سڵاوتان لەبێت. نیوەڕۆی ئەمڕۆ سێتەقینەوە لە ڕێگەی ئۆتۆمبیل و بۆمبی بۆمڕشکراوە لە گەڕەکی 90 لە شاری کەرکووک ڕوویدا و بۆمبێکی بۆمڕشکراو لەلایەن پۆلیسی شارەکە پوچەڵکرایەوە. باپەی ئەماری کۆتایی فەرمانگەی تەندروستی کەرکووکیش لە کۆتەقینەوەکاندا 12 کەس کوژراون و 9 دیکەش بریندار بوون. لێکۆڵینەوەش لە ڕووداوەکە بەردەوامە. بەڕێبەرایەتی پۆلیسی قەزای سۆران ڕایگەیاند تەنها لە ماوەی مانگی ڕابردووی ئەم ساڵدا 9 کەسیان بە تۆمەتی دزیکردن و مامەڵەکردن بە پارەی ساختە و 2 کەسی دیکەشیان بە تۆمەتی بازرگانیکردن بە دەرمانی قەدەغەکرا و دەستگیر کردووە. نەقیم محەممەد علی بەڕێبەری ڕاگەاندنی پۆلیسی قەزای سۆران لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕەشی گەیاند ئەو دوو هاوڵاتی کە بە تۆمەتی پارەی ساختەوە دەستگیر کراون مامەڵایان بە بڕی 5,000 دلارەوە لە جۆری 100 دلاریەوە لە ناو بازاری قەزاکەدا کردو و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن. پارێزگاری سلێمانی چەڕەنمایەکی بۆ پاراستنی گیانی کرێکاران لە شوێنی کاردەر کرد و ڕاشیگەیان شەرمەزاریە بۆ هەموو لایەک کە ئەو ژمارە زۆرەی کرێکار لە شوێنی کاردا گیان لەدەست دەدەن. ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕاریدا بە قەدەغەکردنی هێنانی هێلکە و پەلەوەر و باڵندە لە 19 دەوڵەتەوە. کارەکەشی گەڕایەوە بۆ مەترسیان فلۆزای باڵندە و بڕارەکەش لەسەر ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی دراوە. ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕایگەیاند ئەنجومەنەکەیان ڕەزامەندی نیشانداوە لە سەر بودجەی ساڵ 2013 کە بە 990 میلیارد دینار خەمنەندراوە و لەو بەڕاش 124 میلیارد دینار تەرخان کراوە بۆ کڕنی کارەبا لە هەرێمی کوردستان. ئوساما نوجەفی سەرۆکی پەرلەمانی عێراق دوودڵی خۆی نیشاندا سەبارەت بە بەردەوامی خراپی دۆسەی ئەمنی و لاوازی بەدەسەڵاتی دەستگا ئەمنیەکان لە داگیرکردنی ئاسایش و پاراستنی هاوڵاتیان و ئەوباڵی ئەوەشی خستە ئەستۆ حکومەت و سەرکردە ئەمنیەکان. ئیدارەی پارێزگای میسان ڕایگەیاند لە ئەنجامی ئەو لافا و بارانبارینەی کە لەم ماوەی ڕابردوودا ناوچە جیاجەکانی پارێزگاکەی گرتەوە نزیکەی 1280 خانوو بە تاوی خاپور بوون و یان زیانی زۆریان پێگەشتووە. ئەمڕۆ کۆمەڵی گەشتن تێوەگرتوەکان دەنگ لەسەر پرۆژە بڕارێک دەدات کە قەتەر و چەند وڵاتێکی تری عەرەبی دژی سووریا ئامادەیان کردو تێیدا ڕژێمی سووریا ئیدانە دەکەن و هاوپەیمانی نیشتمانی ئۆپۆزیسیۆنی سووریاش وەک یەکێک لە لایەنەکانی گۆڕەپانی سیاسی داهاتووی سووریا دەناسێنێت. لە سەردانەکەیدا بۆ واشنگتن ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکوەزیرانی تورکیا بەنیاز ئەفشار بخاتە سەر باراک ئۆبامای سەرۆکی ئەمریکا بۆ ئەوەی هەڵوێستێکی تونتر بەرامبەر ڕژێمی سووریا وەربگرێت. بەر لەوەی تورکیا بەرە واشنگتن جەبهێڵێت ئەردۆغان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند بێگومان سووریا یەکێک دەبێت لەو بابەتە سەرەکیانەی کە گفتوگۆی لەبارەوە دەکەن و هەروەها نەخشە ڕێگایەک دادەنێن. ئەردۆغان وتیشی بەهۆی قەیرانی سووریاوە تورکیا لە هەر وڵاتێکی تر زیانی پێکەوتووە. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەش کرا شاد بن.